بیسەران و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە هەر جێک و لە هەر شوێنێک ئێمە ئەبێنن سڵاوی بەرخودان، سڵاوی ژیان ئازادیدان لێبێ. لێرەوە ئێمە وەکو کوردانی کەنەدا لە هەر چوار پارچەکەی کوردستان ئەو کوردانی کە لێرە لە کەنەدا ئاژین هی هەر چوار پارچەکەی کوردستان پێکەوە کۆبووینەتەوە لە تۆرنتۆ. لێرەوە بە پاس بەڕێ ئەکەوین بۆ بەردەم باڵەخانەی پەرلەمانی کەنەدا لە ئۆتاوا بۆ بە نزیکەی 4 بۆ 5 کاتژمێرێک دوورە لێرەوە بە پاس. کاتژمێر حوتی بەیانیە ئەمڕۆ 23 جێنیوەری 2026 لەوێژ لە شارەکانی ترەوە کوردانی تر لە شارەکانی تری کەنەدا بەڕێکەوتون بەرەو ئۆتاوا بڕیارە ئمڕۆ لەوە پێکەوە خۆپیشاندان ئێساس بکەین بۆ پشتگیریکردنی خوشکان و برایانمان لە ڕۆژئاوا. و بەردەوامی شەوین لەگەڵتان تا ئێوارە بەردەوام ڤیدۆتان بۆکەین و خۆپیشاندانەکانتان بۆ دوتمه به هیوی بخواز جناو دل شری دنگتته تیلین که چکن تل بر بابرو متاخوه دگرم سرره تو دبیجی من نتنمه هر دوک لسر هیوی آرو جنو ابین لسر سینور بر ببر لناوا قبرو قلته مزن دل سوز و قهرمان هر خدنا باباران دیریج دکن سندن اویدین و هزو هشاری لبر اخاقوت راکن وکشیایی جن روژاوانا به ودستانده هر دم دیلانده هر دم دیلانده از بنابته به هر دو بنده تبي بيجي جنجي أنا زادي أزد بيجم دل آخ ولا تبتل شن الرجا بعد الصوز وقهرمان هر كبدنا باباران بيج دكن سنن أبي بينو هزو بشاري لبر أخاف وتراب وتشياي شن الرجا بانا بود سنانده هر دم دلانده هر دم دلانده O zaman o salata
کارو کارکر گندی و رنجبر همو پرولتر دلی کردستان شورش و ولکان تبدنا میتن آگرو پیتن سورن وکیتون آدن یا کرسون کبابت تکن دنیا ده هیجی افتیت و آگر دجمن دو کجی کینم kinem hey 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 kinem hey 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 kinem من رجلات تبرجو كلات تباجر وقن تبزنار ولاد جدستي دجمني خنخوار قلتو كولا دار جروم جفرن جروجين برتن دكشتن وجن فارس 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 ما بروجلا كينا hey 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 kinem 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 اللي سرف راس دجمني دجمن دوستي هاشت خواس ام خوش مروب نهرچو هو لیچبکم بشر دجمن ناچدر بابو کالین ما دخواستن سربس نخوازم بجین تعبت بندس هی 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 کینم هی 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 کینم اوه کینم اوه کینم امن او کردی سرشکو هستن ایروجی دجمن جمد بسن بینا بارودی کتب قوزی من خوازم هاویر بتکم جبن دیسا وک شیرا بتکبن جیا نخوازم بمرن دخوازم بگرن کردستان آخوه آخا مدیا کینم امن او کاردخ خالدی وی کبنار امن او میتان خیری و زوبار امن او لولو کارتو کوکدی امن مادو گوش خوریو گدی امن کرمانجو کل هرلورو گر امن ام کردن لجیرو لجور چند هزار سالن کردستان آمه پرچه ما بندستی دجمن
Jolani, Sev Kurdistan! Sev Kurdistan! Jolani, terörist! Jolani, terörist! Amano, بيكتب بيك الوسط فري كردستان فري كردستان بجيب خدا ناشنگاله سیف کردستان سیف کردستان سیف کردستان Support Kurdistan! Support Kurdistan! Support Kurdistan! أمان على بياك أمان دوستان بهاي كلمة خير. The Kurdish question will continue to fuel hegemonic ambitions and violent escalation as long as the existence of the Kurdish people is not internationally recognized as a nation. Yesterday it was the Ba'ath regime. Today it is HTS, Hayat Tahrir al-Sham regime that continues to wage war against Kurds in Syria. Since yesterday, Rojava and North and East Syria more broadly are facing a major war at the hands of the Syrian transitional government under al-Shara. In cooperation with the Turkish government, this war is being coordinated by the jihadist regime in Damascus together with Turkish Defense Minister Yaşar Güler and Foreign Minister Hakan Fidan. Shame! 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 The first large-scale attack, which aimed to ethnically cleanse the Kurds, took place in Aleppo between the 6th and 11th of January, targeting 2 Kurdish neighborhoods. Dozens were killed and many more injured as government forces struck civilian areas. Over 100,000 Kurds were forced to flee Aleppo. Looting and the disappearance of several hundred Kurds followed. There is still no trace of the kidnapped Kurds. Shame! 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 European Commission President Ursula von der Leyen and the President of the European Council, Antonio Costa, reached an agreement with al-Shara that the EU would give Syria financial support of around 620 million euros while his forces were attacking civilian neighborhoods. The EU sanctions imposed on Syria during the civil war have already been lifted without any ifs or buts. Supporting regimes that resolve conflicts with violence only creates more violence. However, profit-driven politics have encouraged a political and diplomatic courtship that has legitimized al-Shara jihadism. The SDF and the Democratic Autonomous Administration of Northeast Syria have taken all necessary steps for a peaceful transition to democracy in Syria. Among other things, this included the agreement of 10th of March, which set up framework for negotiations, insistence on shaping the future of Syria together with the al-Shara transitional government was a strategic choice taken in the belief that this could eventually lead to a better future for all Syrians, despite the fact that al-Shara regime murdered several thousand Alawites and Druze and left Christians living in fear and anxiety. A democratic Syria could lead to stability in the region, and the first step should be the legal and political recognition of the DAANES. This would also help end the Turkish government's policy of escalation of violence against the Kurdish people. The establishment of democracy through DAANES following the heroic struggle for liberation against the global threat of ISIS is the only guarantee for the liberation of all people in Syria, especially women. We call on the Canada, the US, and EU to recognize the DAANES politically and legally. This would compel the Damascus regime to accept a decentralized solution that acknowledges the right of existence of the Alawites, Druze, Yazidis, Assyrians, Armenians, and all other ethnic and religious communities in a future democratic Syria.
We call on Canada, US, and EU Commission to withhold the 620 million euro in aid until the al-Shara regime meets standards for de-escalation, democracy, and peace. Last but not least, we ask Canada, the USA, and EU to establish a commission to ensure accountability for all the individuals implicated in the war against civilians, including those responsible for the shelling of hospitals and residential structures. Long live Kurdistan! 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 Down with Jolani! 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 خاتو ئەلیف وەکو دیارە ئەمڕۆ جەنابتان ئەو ئامادەسازیێکی باشتان کرد بۆ ئەم گرتبوونەوەیە هەر لە دابینکردنی پاس و ئەو وەرگرتنی ڕێگەپێدان بۆ خۆپیشاندانەکان ئەمڕۆ لە ئۆتاوە ماندوونە بن دەستان خۆش بێ چیتان هەیە لێرە و بیڵێن. Okay. So I mean, today we all gathered together from ئەمڕۆ three لە different سێ شاری cities, so جیاواز Montreal, مۆنتریال و Ottawa, ئۆتاوا و تۆرۆنتۆ and هەمومان Toronto. کۆبوونەتەوە و 5 پاسی پڕ لە خەڵک لە تۆرۆنتۆ بەیەکەوە بەرەو ئۆتاوا هاتبووین بۆ ئەوەی دەنگ و دەستەواژی خۆمان بەیەگرتووی بگەێنین دژی ئەو تاوانباری دڕندەییانی کە لە ئێستادا بەسەرگەلی کورد لە ناوچەی ئیداری خۆسەری دیموکراتی باکووری ڕۆژهەڵاتی سووریا ڕوودەدەن. ئێستا درڕندەی مرۆیی بەرفراوان لەو ناوچەی لە کایەدایە و زانیاری و بەڵگە زۆر هەیە لەسەر ئەوەی سەرەتا هێرشەکان لە دوو گەڕێکی شێخ مەقسوود و ئەشرەفیە دەستیان پێ کرد و پاشان سەدان کەس قوربانی بوون و هەزاران کەسیش لە مەترسی ئاوارەبووندان هەروەها سەدان کەسیش دەستگیر کراون و تا ئێستا نازانرێت لەکوێن و چیان بەسەر هاتووە. ئێمە وەکو کورد پێکەوە وەستاوین ئەو بڵین ئیداری خۆسەری دیموکراتی باکووری ڕۆژهەڵاتی سووریا تەنها نییە. ئێمە هەزاران شەڕ و هەزاران جار و هەزاران کەسمان لەسەر ئەم وڵاتە گیانیان بەخت کردووە بۆ کۆمەڵگا و بۆ مافەکانی خۆیان. ئەمە شەڕی ئێمەیە، شەڕی هەمومانە. ئێمە لێرە کۆبوونێتەوە لەبەر ئەوەی پشتگیری ڕۆژئاوا بکەین. ئەو شەڕی ئێمەیە. هەر ئێستا جەماعەتێکی زۆر لە بەشەکانی دیکەی کوردستان بە بڕینی سنوورەکان هەوڵ دەدەن خۆیان بگەینە ڕۆژئاوا. ئێمەش لێرە کۆبوونێتەوە تا دەنگمان بگەینینە دەوڵەتە زلهێزەکان. ئەمە شەڕی ئێمەیە و ئێمەش بەم گرتبوونەوانە دەنگی اعترازی خۆمان بە دنیا دەگەین. I stand here today not because it is easy, but because silence has become impossible. I stand here for Rojava, where people dare to imagine freedom in the middle of war. I stand here for Rojhelat, where simply speaking your language, loving your culture, or being a Kurdish woman is treated as a crime. We are told to look away. We are told to forget names, forget faces, forget the dead. But we refuse. We remember the Kurdish girl whose lives were stolen before their bodies were discredited, thrown from buildings not as an accident, not as chaos, but as a message of terror. We remember the young woman whose braid was cut after she was already dead because even in death, her identity frightened them. They cut braids because they fear what Kurdish women represent. They throw bodies because they fear what Kurdish youth might become. They burn villages, prisons, and dreams because they fear people who refuse to die. But hear this clearly: Kurds have never disappeared. From the mountains to the cities, from Rojava to Rojhelat, our existence is resistance. Our language is resistance. Our mourning is resistance, and our unity that is our greatest threat to oppression. This is not about politics. This is about human lives. This is about children growing up under drones instead of skies. This is about mothers bringing daughters whose only crime is courage. We are not asking for pity. We are demanding justice. We are demanding protection. We are demanding that the world stop treating Kurdish blood as disposable. To the government who shake hands with our oppressors, your silence is not neutral. It is violent. To the media that erases us, we will speak louder. And to every Kurd listening today, especially the youth and the girls they try so hard to break, we are not weak. You are not alone. You are the continuation of a people who have survived everything meant to erase them. They can cut our braids. They can break our bones. They can try to bury our voices, but they will never bury our voice. Long live Kurdish resistance. Long live Rojava. Long live Rojhelat. Jinjan Azadi. Bishi Kurd and Bishi Kurdistan. Free Rojava. Free Kurdistan. Free Rojava.
هي بكي للتابليشن بتنقليشن تخواتي يقتنقي خبيجة جواله بمورالون حصان حصان بيجي كتي يابا هو حموها أموك شرفاني كرد بلا باوريو باش مالي أكاذا كي بشوتا نابا قرخدانا قو أم دكن يا إيرو جبو قلي كرد تهبايا هفالي دجوار مورال شوان مورال مورال بلندا وأم شركي بر دجوار دكن وبرخداني يكا بر مصدنها وسركفتنش بوما باوريا وهبي سركفتنهاش بوما هاتجي الشارع هاتجي هفالي دجوار هبونا كرد وكردستاني بيجي كردستان ام هاي تختار كندا بشتاوله ام البر ام بس ام البر سفارة امريكية ام البر برلمانه كندانه ام كردي هر شاد برچه كرد وكردستاني هاتنه تشكير ياوتكن ام تين تستوى ام تين تليكوى ام تين نقوى ام تين نقوى ام تين نقوى I would like to call now the Druze friends. We have our Druzy friends here. Right here, yes, please come and say a few words. Your solidarity right now with all the ethnic and religious minorities in Syria is absolutely crucial. The Alawites, the Druze, and the Kurds are all together in this fight. So thank you, Harbishi Druzi. Thank you. We're here to affirm clearly from your brothers and sisters Druze all over the world. We're here to show solidarity. We support you. We all as human beings, the freedom, the free people all over the world, the Druze people all over the world are supporting you. We are minorities, are being attacked, and a lot of massacres and tragedies has happened to us as well. We're here to be with you, the same line, the same side. We are against the terrorism of Al-Julani and his ISIS. We are against this terrorism. We're here to support you from our brothers and sisters of Druze. Viva Kurdistan! Viva Rojava! Harbiji! 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 زور سپاس بو هموتان که بشداریتان کرد. Now we peacefully going back to the parliament and you feel free after we get بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە هەر شوێک و لە هەر شوێنێک دەنگ و ڕەنگی ئێمە بیسن سڵاوی بەرخودان و سڵاوی ژن ژیان ئازادیدان دووبارە لێبێ. وەکو بینیتان ئەمڕۆ بە جۆش و فرۆشێکی زۆرەوە کوردانی کەنەدا لە بەردەم پەرلەمانی کەنەدا بە دروشمی ژن ژیان ئازادی بژی کورد بژی کوردستان بژی بەرخودان کۆبوونەوەیەکی جەماوەری گەورە ساز کرا. هەر لەم ڕێپیاوانەیشدا هەندێک لەو بەڕێزانەی کە لێرە حزوریان حەزەکەم لێرەوە یەک بەیەک ئەوانە بیان دوێنین و بزانین ئامانج و هەدەفیان چی بووە لەم خۆپیشاندانە لە بەردەم پەرلەمانی کەنەدا ئەمڕۆ. سەرەتا چینە لای بەڕێز کاک جەلال وەکو کاک جەلال سڵاوت لێبێم کاتت باش. زۆر سپاس بۆ ئێوە دیارە ئەم خۆپیشاندانەی ئەمڕۆ
لە درێژەیە خۆپیشاندانانەیە کە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو کۆمەنتی کوردی و فدراسیۆنی پەنابەران منۆک و بەرپرسی فدراسیۆنی پەنابەران لە کەنەدا لەگەڵ ئەو کۆمیتانە هەمیشە لە پەیوەندیان بۆ ڕێکخستنی و خۆپیشاندان و ناڕەزاتانەی کە بەرامبەر بەو هێرش و سەرتەگەریەی کە حکوومەتی شارێ بۆ سەر ڕۆژاوای کوردستان کردوێتی لە دیارە ئەم خۆپیشاندانە یعنی دەبێتە بەشێک لە پشیوانێکی گەورە بۆ خۆراگری بۆ بەرخودان بۆ پارێزگاری لەو ئیدارەی کەتر یەکسانی ژن و پیا و مەدەنیەت نووزەیە کەتر لەو متخێدا هەبێ ئەم ئیدارەیە پێڕەوی دەکات و تربوویە داوا لە هەموو ئازادی خوازان لە هەموو خەڵکانی کورد لە دەرەوەی وڵات لە هەر کوردێکی دنیا هەیە هەموو ئازادی خوازان توانن ئەم خۆپیشاندانە برۆ پێ بدەن و ڕۆژانە بێنە سەر جادات پێشانی دینایی بدەن کەتر ئەم خۆپیشاندانانە زەروری لەمە دوانە خەر بەردەوام دەبین چی دەبین کە بکەین بە ڕۆژانە بۆ پشتیوانی خەڵکی ڕۆژاوا چونکە ئەم ئەزمونێکە بۆ مەدەنیەت بەشەریەت یەکسانی ژنیکیا زۆر مینۆ لە متخەدا هەبێ و ئەم ئەزمونە ئەم خۆپیشاندانشانە دەبێت هێزێکی خۆراگری بۆ ئەو کەسانەی کە لێ دیفاع دەکەن بۆی بتوانن بەرامبەر چەتەکانی جۆلانی و هەموو سیستەمێک کە لە بەرامبەر ئەوان هاتوونە دەکەن بەتایبەتی تورکیای فاشیست سعودیە قەتەر ئەو ئەمریکای کە دوێنە دۆخیان بوو لەگەڵ ئیسرائیلێکی تر لەسا هاوپەیمانە و ئەمانە زەرورە کە ئەم خەڵکی خۆمان بتەنها بزێنە هێڵین ڕۆژاوا بزێنە هێڵین لە هەموو شتێکی دنیا لەسەر جادە. Thank you for police of Ottawa. Thank you police of Ottawa. Thank you police of Ottawa. کاریگەری خۆی هەیە و ئەمە هەوڵێکە بۆ تێگەاندنی حکوومەتی کەنەدا پەرلەمانی کەنەداوە کۆمەلگای نێودەوڵەتی کە ملەتێکم بۆ لە ڕۆژئاوا لە بەشێکی سووریا تووشی جنوساید بەبێ و هێزێکی ڕاش هێزێکی تیرۆریست ئەمڕۆ بە ناوی حکوومەتێکی سووریەوە هەوڵ دەدا ئەو ملەتە بۆمبەر بکات مافەکانی پێشێر بکات بە پێمای هەرم هەموو هەوڵێک لەمنەوە کاریگەری خۆی دەبێت و پێویستە ئەوە بەردەوامی پێ بدێ بەڕاستی بە ڕۆژێک و جارێک کای پێنێت ئەو پرۆسەی جنوسایدەکە و شەڕەکە بەردەوامە و بۆیە پێویستە کاتن ئەمەش بەردەوام هەوڵەکانی خۆمان بدەین لە هەموو لایەک گریەکتر بکەین بۆ ئەوەی بەلای کەم ئەوەی ماوە لە هەڵک و لە خاکی ڕۆژاوای کوردستان بپارێزین. من مرادم خەڵکی شاری سنەن لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەمڕۆ لە تۆرۆنتۆوە لەگەڵ هاوڕێیان چینە هاتووە بۆ بەشداریکردن لە ڕێپێوانێک و خۆپیشاندانێکا کە بۆ پاوپشتیکردنی ڕۆژاوا و ڕۆژهەڵات بەڕێوەچوو ئێمە لە تۆرۆنتۆ 5 پاس بووین نزیکەی 300 کەس ڕەنگە لە تۆرۆنتۆوە بۆ پاسانە چویناوێ ئاکسیۆنەکەیش لەلایەن 15 ڕێکخراوی کوردی کاراوگە و لە سەراسەری کانەدا ڕێکخرابوو لە ڕاستیدا ئەوە دەمێک ساڵە کە کوردی کاراوگە چاوەڕوانی ئەوەن کە ڕێکخراوە جۆراوجۆرەکانی کاراوگە کاری هاوبەش بکەن کاری ئەوە بکەن کە کوردی هەموو پارچەیەک کوردی کە سەر بە هەر حزبێک هەیە پێکەوە کۆ ببنەوە و کاری هاوبەش بکەن کە خۆشبەختانە و بەختەوەرانە ئەمڕۆ بەرخۆدانی ڕۆژاوا ئەو شرایەتەی دروست کرد کە ڕێکخراوەکانیش پێکەوە کار بکەن و کوردی هەموو پارچەکان مۆبیلایز بکەن پێکەوە بیان تێرنە سەر شەقام و ئەمڕۆ ئاکسیۆنێکی زۆر باش لە ئاتووا لە بەردەم پارلەمانی کانەدا بەڕێوە چوو پاشەوە ڕێپێوان کرا بەرەو تەرەف CBC ڕەسانەی لە واقع وەکو BBC کانەدایە شتێکیا بۆ شێوە کە لەوێشەوە دیسان ڕێپێوان بەردەوام بوو بەرەو تەرەف سەفارەتی ئەمریکا لە کانەدا
ئاکسیۆنێکی زۆر باش بوو و ئەو شرایەتێک کە ئەلان ئەمڕۆ ڕۆژاوا لە ناویادایەوە ئەو بەرخۆدانەی کە ڕۆژاوایەکە دیسان بۆتە هۆکاریەوە کە کورد لە دەرەوەی چوارچێوە حیزبیەکانی چوارچێوە تەسکەکانی حیزبیەوە بکاتەوە و ئیمڕۆ بەبینینی ئاڵای جۆراوجۆری حیزب و ڕێکخرا و لایەنە جۆراوجۆرەکانەوە ئەو دڵگەرمیە بە خەڵکراکە خەباتی کوردی و مبارزەی کوردی یەک مبارزەی واحدە فەرق ناکات چ لە کۆبانی بێت چ لە کرماشان چ لە سلێمانی و کەرکووک چ لە ئامەد ئەو خەباتە یەک خەباتە و داواکاری زۆرینەی ئەمڕۆی هەموو خەڵکیش لەسەر شەقام چ لە تاراوگا چ لە ناوخۆی وڵات ئەوەیە کە لایەنە جۆرا حیزبیەکان پێداگری بکەن لەسەر ئەو یەکگرتووی و یەک دڵیە کە لە نێو جەماوەری کووردا ئەلعان خۆی نیشانداوە سەبارەت بەوەی کە کوردی تاراوگا توانێت چ بکە دیارەکە فەقەت ڕێپێوان و ئاکسیۆنی سەر شەقام نییە هەرچەند کەوە زۆر زەلیورەکە ئێمە نیشان بدەین کە دڵمان لەگەڵ ناوخۆی وڵاتە لەگەڵ نیشتمانە و بە پیشاندانی هێزی خۆمانەوە لەسەر شەقام ئەو هێزە دەرەکیانە مەجبور بکەین کە پێداچوونەوە بکەن لەسەر سیاسەتەکانی خۆیان بەڵام ئەوە تنیا کارێک نییە کە ئێمە توانین بکەین دیارە بە نامەناردن بۆ نوێنەرانی پارلەمانی ئەو شوێنانەی کە هەین لەواقع ئەتوانین فشارێک دیپلۆماتیک بخەینە سەر دەوڵەتان و هەروەتر بە کۆکردنەوەی یارمەتی پەیوەندیکردن لەگەڵ ئەو ڕێکخراوانەیە کە یارمەتی کۆکەنەوە بۆ ڕۆژاوا بەو شێوەیەش کوردی تاراوگە توانێت لەواقع بەشداری و بەرخۆدانە بکە ژیان لەوانەش کوردی تاراوگە لە هەر کوێنەیەکە بێ ئەبێ دەنگی ئەو یەکگرتوویە بێت چ لە سۆشیال میدیا چ لەو میدیایانەی کە هەیە ئەبێ دەنگی ئەو یەکگرتوویە بەرز ڕابگرێ و ڕێگە نەدا کە پاشەوەی کە لەواقع ئەو مەوجەی کە ئەلعان ڕێکەوتووە خەوتەوە دیسان بیرۆکەی بەرتەسکی حیزبی حاکم ببێتەوە بەسەر جەماوەری کووردا کە تەنانەت بە تایبەت لە تاراوگە تەنانەت ڕێگە بەوەش نادا کە نەورۆزێکی هاوبەش بەرگزار بێ هەر حیزب و هەر جەریانێک وەر لایەنێک بۆ خۆی بەمێنی خۆی بەشێک لەو خەڵکە بۆ لای خۆی ڕادەکێشێ بەڵام خۆشبەختانە ئەو شتێکە ئێوە بینین ئەوەیە کە کورد هەنگاوێکی گەورەی داوە و تێپەڕیوە لەسەر ئەو بیرۆکەی لەواقع پارچە بوون بیرۆکەی سیاسەتی حیزبی و لە ئاستێکی بەرینی نیشتمانیان خەریکە سیاست دەکا و فکر دەکاتەوە زۆر گرینگە بۆ کوردی تاراوگا کە لە ژێر فشار و فشاری لەواقع هێژمۆنی دەوڵەتانی داگیرکەری ناوەوەنین پەرە بدەن بەو هەستی یەکگرتوویە کە لە نێو کووردا ئەلعان خۆشاوە چ لە سلێمانی بێت چ لە قامیشلو بێت خۆی نیشانداوەوە بەو شێوەیە ئەو هەستە بەرد ڕابگرێت ئەو شتە زۆر گرینگە زۆر زەروریە بۆ ئێمەی کوردی ڕۆژهەڵات کە ئەوڕۆ لە بەردەم لەواقع گۆڕانکاریەکی زۆر جدی داین زۆر گرینگە بۆ لایەنە جۆراوجۆرەکانی بۆ حیزبە جۆراوجۆرەکانی ڕۆژهەڵات کە دەرک بکەن کە جەماوەری کورد لەسەر شەقام یەکگرتووی ئەوێت هەستی نیشتمانی ئەوێت بۆ هەستی نیشتمانیە کە تێدە سەر شەقام بۆ ئەم حیزب ئەو حیزب نییە و ئەوە زۆر گرینگە کە کوردی تاراوگا پێداگری کات و لەواقع ئەو هەستە بەردە ڕابگرێت کە دەیەڵێ کورد بکەوێتە خانەی سیاسەتی بەرتەسکی حیزبی هستا و زندون خیابان خروش آور هستا و زندون زدن دستولش بیگر و رمزی از سندجی کویلتی خیابان سنگر
بیابان سنگر شدی خیت فنگو سری پل اندیش شدی خیت فنگو سری پل اندیش بزار چکونش بدایلا بزار چکونش بدایلا صدن پشت ماوا صدن پشت ماوا خۆشەویستان ئەوەی ئەو جۆش و خڕۆشی ئەمڕۆ بینیتان لە گرتبوونەوەی ژان و ئازاری دڵی دایکانی جگەر سوتا و بۆ ڕەڵە شەهیدەکانیان ئاهوناڵەی باوکانی ڕیش چەرموو بوو بۆ خاک و ئاوی زەوتکراویان خوێنی جەدی لاوانی چەلەنگی شەهیدی کوردستان بوو کە زێ خوێناوی کچی نازەنینی کورد بوو بەم جۆرە هاتینە کۆتایی گرتبوونەوەی ئەمڕۆمان لە ئۆتاوا تا گرتبوونەوەیەکی ترمان لە شارێکی تر و کاتێکی تر هەر شاردن دهاتن بگشت سنگرو خمچی جنگاوردان